فەرموو بۆ ژووری مدیر. زۆر سوپاس تەواو. ئەی چۆن؟ وەڵڵا بابە ئیش لە دایرێن گۆ زوو دەڕوا. ئاوای ئێمە هێشتا تۆ چی دیۆ با بچیتە لای مدیر ئەو سایبینی چه خزمەتێکە دەکا؟ زۆر سوپاس زۆر سوپاس. الله چەند دڵخۆشمە من. ئیتیمای نیشتیمانی گەڕایتەوە. سەلام عەلەیکم. عەلەیکم السەلام. یاخوا بەخێر بێ. داوای لێبوردنەکە من بەم سرودە نیشتیمانیانە هۆش و گۆشم بەخۆ بۆ نامێ. مامۆستا ئەمن وەچی نمونەی وەشتو دەبینم زیاتر ئەو نیشتیمانم خۆش دەوێت. فەرموودانی شەوا خزمەتێکە. بای سوپاس دەکەم مامۆستا ئەو کتابم هەیە. بەس ئیمزای جەنابت مایە. سەرچاو. بەس مەزبوط بێ منیش بۆ ئیمزاکەم. ئەمە ئەمری وزاریەکەی تەواو نییە. نانە مامۆستا تەواوە یعنی هیچ نەقسی تێدا نیە ئەمری وزاریەکە. ئەوە تەواو نیە بە قوربان ناتوانم وەرەقەی سپی بۆ ئیمزا بکەم کەی ئەمری وزاریەکە هێنا بەسەر چاو من بۆشە ئیمزا بکەم. نەنە مامۆستا ئاخر دەزانیت چی ئەمن 2 مانگە بەو کتابەی بە هیلاک چوم باش دەزانم چی تێدایە چی تێدا نیە گوتیان بوو بە کنجە نابی مدیر یەک تەوقیع ئەوتەوە. لای من ناکرێەوە بە قوربانە بە. دەزانی چییە مامۆستا؟ چییە مامۆستا؟ ئەو ئیشەم لۆ تەواوکە حەقت نەبی. بۆ تۆ من بە چیە زانی؟ ئێستا تەلەفۆنەکەم پۆلیس بێ بوو با چاوت دەربێنێ. مامۆستا چاوەکەم پۆلیسی پێ ناوێ خەڵک بۆ دەرێ پارەی خۆت بدە ئیشت دەڕوا. من نیمەوە خەڵکی کەیە من کابرایەکی نیشتیمان پەروەرە. مامۆستا چاوەکەمەوە چ لێ مامۆستا چ لێ قەومە مامۆستا چاوەکەم مامۆستا ئەو بۆ چی وای لێ هاتووە؟ وەڵڵا هیچم لێ نەکردیە. بەچی لێت داوە؟ لێدانی چ وەڵڵا بەس ئەو فایدەم پێ. ئەتۆرەم لاوە؟ جەنابی مدیر من چی پێ وتووە؟ بەو خوددا هیچم پێ نەگوت بەس گوتم ئەوم لێ بڕوێنە حەقت مەحفوظە لای من. ئەو حەبیشە زمانیە بێ چی بکەین ئێستا؟ دەیبینە خستخانەی. نەشتیوانی. تەلەفۆن دەکەم ئیسعاف بێ. ئەدی چی لێ بکەین باشە؟ ئەوە فەرمانبەرێکمانەیە حەبەکە لای ئەوە. دەچم حەبیلۆ دەینم. نەنە تۆ نایزانی بەس فەرمانبەرێکمان نەزانێ لەکوێ هەیە. بە چەندی ئەو حەبە؟ 500,000. 500,000 ئەوە 500,000 بەخوای لەو مەعمەلەی حازرم کردبوو. واتی هەر لێرەی؟ هەرێ وەڵڵا چاوەڕێی حەبەکەم دەکرد بێەوە بیمزایەکەم لۆ لا چۆ لەبەر چاو چۆ لەبەر چاو. ئەم کاتە باش یاخوا بەخێر بێ سەر چاوم داوای لێبوردنەکەم من ئەم بەیانیان کە ئێمە ئێرە ئەم سرودە لێ نێم دڵم ئیسلاحەت ناکە کوردایەتیەکەم دەمەزەر دەکەمەوە. ماشەڵڵا کەشێکی کوردەواری جوانە. وەڵا قوربان ئەم کتابم هەیە کە بۆم ئیمزا بکەیت تەواو بوو هەموو شتێک مەمنون. بەڵام بەداخەوە مە ناکرێ. ناکرێت چییە باشە بۆ ئێوە عەرقەلاخەنە ئیشی خەڵکەوە ها ئاگام لەو حەبەی ژێر زمانی 500,000ەکەی دوێنێش هەیە. بۆ تۆ جەناب چی ئەوە مەحاسەبەی بنەکەی؟ محاسبەت دەکەم بۆ وڵاتیش ها ئەزانی من کێم؟ ئەها جوان دیار نییە دی بزانم سەیری کە بەخێر بێ قوربان یاخوا بەخێر بێ دەسێ ماچەکەم فەرموو نەمێنێت یاخوا بەخێر بێ تاکەی نەبڕایەوە بەخێر بێ یاخوا قوربان جان. راپۆرت هاتووە لەسەر دایرەکەتان ئەم دایرێ هەتاکو ئێرەی غەرقە لە گەندەڵی دارێن بە ڕوحتانە کاک مەحەمەو بەڵە قوربان فەرموو قوربان هەرچی ئەوراق و مستەمسەکاتی سەرم مێزە هەیە هەر هەموویم بۆ کۆکەی تەوانێ راپۆرت هاتووە لەسەرم دایرێ هەمووی گەندەڵیە بۆم ئەی بە تەلەڤیزیۆن و سەریشیم پاک بۆ تاشی. باشە قوربان بەسەر چاو جا ئەمە سەری تووکی پێوەی تابی تاشم تۆزێکی پێوە باوە دارێن بە ڕوحتا گەندەڵی لەم دایرێ ئەوەنە زۆرە وەڵڵا ڕوحت دەرەکە. قوربان بەچاقەمم دەسێ ماچەکەم مناڵم وردە ئەم جارە عەفوم بکە. مناڵم وردە بۆ ئێمە مناڵما ورد نییە بۆ ئێمە بەچکە پشیلە بەخێوەکەین ها دارێن بە ڕوحتا یەک دەقا. ئەزانی چی قوربان؟ چیە پۆلیس ئەو؟ ئەزانی چی دەوێ من لە خزمەتان بەس ئەم جارە عەفوم بکە. ڕەشوەم هەیەیتێ بەرتیل بە من ڕەشوە خۆی قوربان بەس عەقڵم بووە لێ هات قوربان جان بووە لێ هەبوو خاتی خوا ئەمە بووای لێ هات. ماڵی بە قورگێتە بۆ باسی ڕەشواکەی ئەوە پیاوێکی پیاوانەیە ڕەشوە ناخوا بیبێن بۆ دکتۆر نەخێر دایبێن بۆ خەستەخانە نەخێر دەبا ئیسعاف بێ نەخێر ئەی چی؟ ئەمە حەبی ژێرزمانەکەی ئەبێ حەبی ژێرزمانی بۆ پێاکەین. ئەها حەبی ژێرزمانەکە یعنی 500ەکە نەکەی حەبی 500,000 ناوێ
حەبی ئەو بای 5 ملیۆنە 5 ملیۆن بەڵێ ئەی هاوارە وڵاتە لەوەی لێ هات کورە چما ئەفەنگی جەماعەتی حەبی ژێر زمانی دەرچوو